بە ئۆتۆمبێڵی جی کلاس نمایشی دەکرد و بازرگانی بە مادەی هۆشبەر دەکرد. سەرانەی لە دەوڵەمەند و خاوەنکار وەردەگرت، ئەوەی خوا پێی ناخۆش بە ئەو دەیکرد. ئەمە کار و کردەوەکانی برای ڕێیان کلدانیە. ئوسامە کلدانی برای ڕێیان کلدانی سەرۆکی بزوتنەوەی بابیلۆنە، جێگری فەرماندەی حەشدی شەعبی بووە لە مووسڵ، بەڵام بەهۆی کارە خراپەکانی و داوای ئەمریکا لە پۆستەکەی دوور خرایەوە. ئەم برایەی ڕێیان کلدانی بە چەندین ئۆتۆمبێڵی جی کلاس کە بەهایەکەیان زیاتر بووە لە 5 میلیارد دۆلار نمایشی لە ناو شار دەکرد و خەڵکی بێزار دەکرد. سەرانەی لە دەوڵەمەند و کەسانی خاوەنکار وەردەگرت، بە پشتیوانی حەشدی شەعبی دەستی بەسەر زەوی و زاری میری و خەڵکدا دەگرت و کەسیش نەبوو ڕێگای پێ بگرێت. براکەی ڕێیان کلدانی ناوی لە لیستی ڕەشی ئەمریکایە، چونکە بازرگانی بە مادەی هۆشبەر و چەک کردووە، دەستی لە کوشتنی هاوڵاتیانی بێتاوان و چەندین کاری دیکەی قێزەون هەبووە. بە بڕیاری محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق، براکەی ڕێیان کلدانی لە پۆستەکەی دوور خرایەوە. ئەمەش بەهۆی ئەم کارە پیسانەی و فشاری ئەمریکا بۆ هەڵوەشاندنەوەی گروپەکانی لە یاسا دەرچوو.